کارکردن لە پرۆژەی ڕێگای جوودسایدی کفری کەلار بەردەوامە سەرڕای قەیرانی دارایی، بەڵام کارەکانی بە شێوەیەکی باش و سەرکەوتوو ئەنجام دەدرێت. ئەندازیارێکی پرۆژەکە ڕای دەگەێنێتکەوە ئەم پرۆژەیە بە شێوەیەکی زانستی و سەرکەوتووی کارەکانی ئەنجام دەدرێت و بڕیارە لە کۆتایی ئەم ساڵدا کارەکانی تەواو بێت. ئەم پرۆژەیە استراتیژێکی زۆر گەورەی هەیە لە ناوچەکانی گەرمیان. یەکەم گەستنەوەی دوو قەزای گەورەی ناوچەی گەرمیان کەلار و گفری بەیەکەوە. دووەمیان بایەخێکی زۆر گەورەی بازرگانی هەیە بۆ ناوچەکە، بەوەی سێم ڕێگای بەستنەوەی هەرێمی کوردستانە بە ناوچەکانی خوار و ناوڕاستی عێراقەوە لە دوای ڕێگەی کەرکووک سلێمانی و کەرکووک هەولێرەوە. ئەم ڕێگەیە بێجگە لە بایەخی بازرگانی ئەبێتە هۆی کەمکردنەوەی لۆد لەسەر ئەو دوو ڕێگایە و ڕێگەکەش بە مەسافەی لە 120 کەمەکاتەوە کورتێکاتەوە. پرۆژەکە بە کاملیە هەم لە بیسەوە ئەهێنیتە سەرەوە هەتا ئاگاتە کاری قیرتاوکردن، واتە پڕکردنەوەیە، بڕینە، دروستکردنی پردە، دروستکردنی تەسریفی ئاو، یعنی چەند ئاوبارەیەکە بۆ تەسریفی ئاو. پرۆژەیەکی گەورەی و کۆمەڵێک خەڵکی زۆر لەسەر ئەم پرۆژەیە بژێوی ژیانیان دابینەکەن. پرۆژەی ڕێگای کفری کەلار نزیکەی 40 کیلۆمترە، بۆ هەر سایتێ زیاتر لە 8 متر پانێکەیەتی و زیاتر لە 15 پردی جۆراوجۆری تێدا دروست کراوە. قۆناغی چوارەمی دووسایتکردنی نێوان ڕێگای کەلار کفریە کە سێ قۆناغی 100 تەواو بووە، دوای ئێستا ئەم قۆناغیشە گەیشتنەتە قۆناغی کۆتایی کە پرۆژەکە خۆی لە دروستکردنی ڕێگاکە دەبینێتەوە لە بڕین و پڕکردنەوە تێکەڵە ڕێژکردن و هەروەها دروستکردنی ئاوبارەکان کە بە شێوەیەکی گشتی ئێستا گەیشتۆتە ئاستی کۆتایی. کۆی پارەی تەرخانکراو بۆ پرۆژەی ڕێگای کفری کەلار نزیکەی 70 ملیارە و لە قۆناغی کۆتاییدا 44 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. بڕیارە گەرگرفت و کێشەی بۆ دروست نەبێت لە کۆتایی ئەم ساڵدا کارەکانی تەواو بکرێت. بە تەواوبوونی ڕێگای نێوان کفری کەلار جگە لەوەی دەبێتە مایی گەڕانەوەی ژیان بۆ سەدان هاوڵاتی لە هەمان کاتیشدا لە ڕووی ئابووری و بازرگانی و گەشتیاری و هەموو ڕۆکانەوە سوودی بۆ ناوچەکە دەبێت. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان، ڕێگای نێوان کفری کەلار.